بەپێی مادەی 22 لە یاسای پارێزەرایەتی هێرشکردنە سەر پارێزەر وەک هێرشکردنە سەر دادوەر وەک پێشێلکردن و دەستدرێژیکردنە سەردام و دەستگایەکانی یاسایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەژمار دەکرێت. پێویستە دەستگای دادوەری و ئەمنیەکان بە زووترین کات ئەنجامدەرانی ئەم تاوانە دەستگیر بکەن و ڕێکارە یاسایەکان بەرامبەری بگرنە بەر بۆ ئەوەی ڕێگە بگیردرێت لە تاوانی هاوشێوە. ئێمەش وەک سەندیکای پارێزەرانی کوردستان لەپار پارێزەری سکاڵاکار سکاڵای خۆمان لە دژی ئەنجامدەرانی ئەم تاوانە تۆمار دەکەین وەگشت ڕێکارە یاسایەکان دەگرینە بەر. ئەم دەستدرێژیکردنە ئێمە تەنها نابینین کەوا بۆ سەر کاک محەممەد هاوپیشەمان کاک محەممەد کراوە، بەڵکو ئەوە دەستدرێژیە لە قەزا دەستدرێژیە لەسەر ئەنجومەنی دادوەری دەستدرێژیکردنە لەسەر داواکارانی گشتی و هەموو پارێزەرانیش و کە ئەوانە یاسا بەڕێوە دەبن تەنفیزی یاسا دەکەن کەواتە ئەوانە ئەو تاقمە دەستدرێژیان کردە سەر حکوومەت و پەرلەمان و هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە لێرەوە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین، داوا لە دام و دەستگایەکان دەکەین کە بە توندی ئیدانەی ئەو شتە بکرێ و بەداچوونی لە بۆ بکرێ و تاوانباران بە سزای خۆیان بگەن و ئەوەش دیزە بە دەرخونە نەکرێ و قبول نەکرێ هیچ کەسێک واستەکاری لە بۆ بکە یان لە پەنای مەسئولێک یان کابرایەکی دەوڵەمەند خۆی بشاریتەوە.